بێگومان هەمیشە باسی وەرزش کراوە ئەوەی کە بەتایبەت لە خاتونەکانە چونکە ئیشی ماڵەوە ئەکەن لانێ زۆر شەکەت بن یاخود بۆ نمونە مناڵیانە بێت لانێ ناڕێکیەک لە شولاريانە دروست بێت هەر بۆی زۆر گرنگە کە ئەمان لە پەنای ئەوەی کە ئیش و کارەکانیان ئەنجامدەن وەرزش لە یاد نەکەن و لەگەڵشە هەمیشە وتراوە وەرزش لەگەڵەوەی کە سەلامەت و تەندروستیت پێ ئەبەخشێت لەگەڵەوە متمانە بەخۆیشت پێ ئەبەخشێ واد لە یەکات باوەڕت بەخۆت بێ جا ئێمە لە تەوەری کۆتایی بەرنامەکە ئەمڕۆمانە قساکەین لەسەر وەرزش و ئەوەی کە تا چەند وەرزش بۆ خاتونەکان پێویستە لەگەڵ ئەوە قساکەین لەسەرەوەی کە خاتونەکانی خۆمان تا چەند توانین یانە لە بواری وەرزشە لە بوارە جیاوازەکانە هەر لە بواری زانکۆیی و بیگرنە بۆ چای خۆتان چۆن بۆ بەشداری خاتونەکانی ئێمە لە ئەم بوارەیە هەتاکو ئەوەی کە لە گۆڕەپانە وەرزشیەکانە چۆن بوون لەسەر ئەم تەوەرادوین هەر بۆیە میواندارەتی خاتونی بەڕێز دکتۆر دیمەن فەرەجمان کردووە پسپۆڕی تەندروستی وەرزشی لەگەڵەوەی کە پیرۆزبایری ئەم ڕۆژە جوانەی لە یەکەین سپاس بۆ ئامادەبوون دکتۆرەکان هەشی ماشی لێ پیرۆز سپاس بۆ تۆ دکتۆر هەر سەرەتا بابینە سەر ئەوەی کە هەر جەنابەت بۆ خۆت فترێک لەگەڵ بەرنامەکەی ئێمە بۆی کۆمەڵک جوڵەی وەرزشیت با بڵێن پێشکەش بە ئێمە بینەرەکانمان کرد پێم خۆشە بەمەوە دەست پێ بکەین کە تا چەند خۆی ئەزانم تاکی ئەبێ وەرزش ئەنجام بە بەڵام وەکو بۆ خاتونەیەک جەنابەت لا دوایە بۆ ئەبێت لە یادی نەکا بەڕاستی من پێشەکی حەزم کرد پەیامێکی پیرۆزبایی بگەێنم بە هەموو ئێوەی جوان و هەموو خانمان و هەموو کچانی دنیا بەگشتی و هی هەر چوار پارچەی کوردستان بە تایبەتی و سەری ڕێزی نەوازش دا ئەنەوێنم بۆ شەهیدان خانمە شەهیدەکانی لە پێناوی نیشتیمان و تێکۆشان لە پێناوی خاکەکانیان و لە پێناوی کارکردن لەسەر کارکردنەکانیان کە ژیانیان بەخشیوە هیوادارم ئەم ڕۆژە تەنها دروشم نەبێت و قسەی بری قەداری تیا بکرێ هیوادارم هەموو ڕۆژێکی خانم خاوەن بڕیار خاوەن هەڵوێست خاوەن دەست و بازووی خۆی بتوانێت خۆی جێگەی خۆی بکاتەوە تەنها بە شۆڕش نەبێت و پشتیوانی بکرێت لەلایەن بەرامبەرەوە سەبارەت بە وەرزشکردن دیارە لە چەندین بەرنامە ئێمە زۆر لەسەر شت دواوین لەسەر سوودەکانی وەرزش ئێمە باس لەوە بکەین لەوەشە ئەبێ خودی خۆی خانم ئەبێ بڕیار بە خۆی ئازادکە لە زنجیر و بەندەکانی کە بەستێتیەوە کە تەنها کارکردن و کارکردن ئایا بە ئیشی ماڵەوە ئایا بە کاری دەرەوە ئایا بەو بڕیارە توندانی کە لە دەرەوە دێت و خۆی گۆت و زنجیر ئەکا بەرامبەری ئەبێ خۆی ئازادکە بەرامبەر بچی بەوەی کە بتوانێت ئاور لە جەستەی باتەوە ئاور لە تەندروستی خۆی باتەوە بۆی بتوانێت ژیان بەردەوام بێ بۆی بتوانێت بازوو خاتەگەڕ بە بەردەوامی کەواتە ئێمە چی بکەین ئەبێت سەرباری ئەو هەموو کاتێک کە ئێمە بەخشین بۆ بەرامبەر و بۆ دەوروبەرمان ئەبێ بیبەخشین بە خۆشمان ئەگەر ڕۆژی نیو سەعاتیش بێ لام شتێکی زۆر نییە من هەمیشە بە مراجعەکان ئەڵێم لە 24 سەعاتی ڕۆژێکە ئەتوانین نیو سەعاتی بۆ خۆ بەخشین بێ بیبەخشی بە خۆت تەنها بە ئەنجامدانی وەرزشکردن خۆ ئەگەر نا هەفتەی سێ ڕۆژەکە ئەتوانی نیو سەعات یعنی بە ئەو هەموو 24 سەعاتی ئەتوانی سەعات و نیوێکی بۆ خۆ ببەخشیت بۆ ئاوەردانەوە بۆ تەندروستی خۆت چێکم بەڕاستی لە دوای لە داهاتووی دوور تا نزیک ئێمە ئەبینەوە بە با بڵێن بەندی ئازارەکانمان دیسان و بڕیارێکی نامۆ بڕیارێکی ناخۆش کە زۆر جار هەیە کە ژیان لێ تێگەیە ئەویش ئازارەکانی خودی خۆمانەکەواتە ئێمە هەرگیز ڕۆژێکی خۆشمان نابێت و نەک هەشتی مارس هیچ کاتێک ڕۆژی ئاسوودەی و خۆشبەختی خۆمان نییە خۆش بێ دکتۆر دیمەن باکەمە قسە لەسەرەوە بکەین با بزانین کە ئێمە باز لە وەرزشکردنەکەین ئەزانین هەموو جوڵە وەرزشیەکان بۆ هەموو کەسێک گرنگی و سوودی تایبەتی خۆی هەیە بەڵام ئەو جوڵە وەرزشیانەی کە ژنان ئەنجامێن هیچ تایبەتمەندیەک هەیە کە بڵێ ئەم جوڵانە تایبەتە بە ژنان ئەبێ ژنان کە لە ماڵەوە بێ لە هۆڵەکانی لە جوانیا بێ ئەم جۆرە وەرزشانە بەس بە تەنها ژنان ئەنجامی بن بەڵێ ئێمە ئەتوانین بڵین بیکەین بە دوو بوارەوە بوارێکیان ئەو خانمانی کە هەرگیز ڕێگەیان پێنادرێ یاخود کاتیان نییە بچن بۆ هۆڵە وەرزشیەکان ئەتوانین ماڵەوە بکەن بە هۆڵی وەرزشی خۆیان کە تەنها هەمیشە ئەڵێن 1 مەتر مڕەبعی بەسە بۆ جوڵەکردن و ئەنجامانی دەیان جوڵەی وەرزشی بەسوود بۆ جەستە بۆ ئەو کەسانی کە ئەشتنە هۆڵی لەش جوانی بەداخەوە هەنێک تێڕوانینیان وایە کە چووە هۆڵی وەرزشیەکە بێ 2 سەعات بمێنێتەوە نەخێر چێکم بینیومانە و ئەشی بینین چەنەها کەس بۆ دابەزاندنی کێشی لەشی
کێشەی جمگەی ئەژنوی بۆ دروست بووە کێشەکانی ئایا سەوەفان بێ ئایا پچرانی بەستەر بێ بەهۆی ئەو لۆدە زۆری کە لە توانای جەستەیانە کە ڕوبەڕووی بۆتەوە کەواتە ئەبێت یەکێ سەر پشک بێت یاخود بڕیاری بۆ بات کە کەسێک لە بوارە زانستیە وەرزشیەکە بتوانێ بەرنامی بۆ دانێ و بۆی داڕێژێ کاتە ئێمە ئەبێ باس لەوە بکەین ئەو کەسە بە هەڕەمەکی نابێ بچێ وەرزش بکە ئێمە ئەڵێن وەرزشی تەمارینی سویدی هیچ کاتێ زەرمەند نییە ئەگەر کەسەکە تەندروست بێت بەڵام ئەو کەسانی کە بۆ کێشەیەکی تایبەت یان لای ئێمە یان ئەچنە لای کەسێکی پسپۆر لە بوارە ئەبێت زوم بخاتە سەر ئەوەی کە چ جۆڵە وەرزشێکی باتێ وەکو چارەسەر نەک من کێشێک 120 کیلۆ کێشمە و مشکلەی ئنزیلاقیشم هەبێ و سەوفانی ئەژنۆژم هەبێ بچم بڵێم بڕۆ سەعات لەسەر ترێدمەل بڕۆ ئەبێ کاتە بە شێوەیەکی با بڵێن بەرنامە ڕێژ نەک هەر لە خۆیەوە بەڵام وەرزش هەچ کاتێک هەچ وەرزشێ بکرێ کە جوڵەکانی ماسوولکە بە تاک بکرێ بۆ نمونە لە ڕێی دانیشتنەوە بمەوێ قاچەکانم بەهێزکەم بەبێ کێشی لەشم زۆر جوڵە هەیە کە من بتوانم ماسوولکەکانی قاچم بەهێزکەم بۆ نمونە من بمەوێت ماسوولکەی پشتم بەهێزکەم ئەتوانم لە ڕێی پاڵکەوتنەوە چەندین جوڵەی وەرزشی هەیە کاتە من کێشی خۆمم تەجرید کرد یاخود دوورخستەوە بەبێ کێشی لەش بکاری ماسوولکەکانم جوڵان وزم پێگەیانن کاتە وردەوردە بەهێزێکم ئەمە بۆ ئەو کەسانی کەوتمان ئەگەر کێشەی فەقرات و کێشەی ناڕێکی جەستە و ئازاریان هەیە بەڵام وەکو کەسێک کە ئێمە لە مناڵیەوە بیکەین بە خۆراکێکی با بڵێن ڕۆحی ئەو کەسە ئەو مناڵە فێریکەین کەوا چۆن ئاوە لە خۆی باتەوە چۆن وەرزش بکە ئەوە لە قوتابخانەکە لە ماڵەوە ئەنج قوتابخانەکان با بڵێن لە خوێندنگەکان ئەوە بێدەست پێ بکە هەتا وای لێ ئەو مناڵە بەبێ ئەوەی کە پێی بوترێ خۆی ئەو ژەمە خۆراکە ڕۆحیە بە دەستە بەرکە بەڵێ وەکو خوێکی لێ بەڵام ئێستا خۆشبەختانە تا ڕادەیە هێشتا ئێمە چاوەڕوانی زیاترین زۆر کەس هەیە کە ئاوەڕ لە تەندروستی خۆیاتەوە بەڵام زۆر کەمیشن ئەو کەسانی کێنە هۆڵە وەرزشیەکان یاخونین بۆ لای ئێمە بۆ چارەسەری کێشەکانی جەستەی زۆر کەمن کە کێشەی نییە و تەمەنیشی هەیە بەس ئەوە تووشی ئازار نەبێت یان ئەوە جەستەی بە تەندروستی ڕابگرێت کە من ئەوانە جەنابەت ئاماژت بە ئەوە کرد کاتێ بۆ نمونە خاتوونێک ئەوێ کۆرسێکی بۆ بنووسن لەگەڵ ئەو کەسە باسی ئەمە بکات کە ئەم کێشەی بۆ نمونە تەندروستیشی هەیە ئەم کۆرسانە ڕاهێنەرەکان زۆرجار ئەینووسن و ئەبینن لە جیمێک لە هۆڵێکی بۆ نمونە خاتوونەکان ئەم کۆرسە خاتوونێک ئەینووسە زۆربەی کاتەکە بەڵام زۆرجار بەداخۆ ئەم متمانەیە نییە لە نێو خاتوونەکانە ئەوەی کە ئەگەر کۆرسێک کچێک ژنێک بۆی نووسی ئەم سووریە بێت من بیستومە زۆرجار هەڵێن با پیاوێکی ڕاهێنەر کۆرسەکەی بۆ بنووسێ بەڕاستی جەنابەت بەپێی ئەزمموی خۆت بە بەرکەوتنەکانت لات وایە کە ئایا ئەم متمانەیە دروست نەبووە ئایا ڕاهێنەرە کچوژنەکانی ئێمە ئەبێت زیاتر هەوڵ بن لە بوارەکەی قوڵ ببنەوە بۆەوەی کە زانیاریەکانیان تەواو بەسوود بێ پێویست بە چی هەیە خۆی دوولایەنەیە دانانی کۆرس لەلایەن ڕاهێنەرێکی کوڕەوە باعتیباری ئەوەی کە ئەوێ جەستەیەکی ماسوولکەیەکی بەهێز بە زووترین کات و دیارە فەسلەجەی پیاویش ئەو بمانێت لە بواری زانستیشە ئەو جیاوازیەمان هەیە یان ئەبێ بزانین کە بەعکسەوە کچەکە هەموو ئەو گۆڕانکاریە فسیۆلۆژیە بە ئاگایە لێو زانیاری هەیە کۆکو خانمێک بەرامبەر خانمێک مامەڵەکە دووە ئەوە ئەو کەسە وابیر ئەکاتەوە دیسان ئەیڵێنەوە هێشتا ئازاد نین لە بڕیارەکانمانە نازانین کێ هەڵبژێرین و کێ بەسوودە کێ بەتوانایە لە بواری زانستەکە ناچار ئەگەر لە هۆڵێکی وەرزشیە کە من نزیکە لای ماڵەکەمەوە بزانم خانمێکی پێش من کێشەی بۆ دروست بۆ لەلایەن ڕاهێنەرەکەوە ناچار ڕوئەکاتە کێ ڕوئەکاتە ڕاهێنەرە کوڕەکەی کە کەسێکی سەرکەوتووە ئەمە ڕوانگەیەکە ناڵم لە دوولایەنەیە بەڵام ئەمێنێتەوە سەرەوەی ئەگەر من بزانم خانمێک من زیاتر مامەڵی لەگەڵەکەم بۆ نمونە من مانگانە کێشەم هەیە ئەبێ بزانم لەو کاتە من چۆن مامەڵە بکەم کە چۆن فەسلەجەی لەشم کۆنتترۆل کەم لەو کاتە ئایا باری دەرونیم چۆن ئایا و گۆڕانکاریە هۆرمۆنی کە ڕوو ئەیە لە کاتی ئەنجامانی جوڵەکە بە چ فشارێک یاخود بە چ لۆدیان بە چ لە هێزێک من ئەو هێزە بەکاربێنم و جەستەمی پێ ڕابم ئایا لەو چەند ڕۆژە
ڕۆژە پێویستەکە خانم لە ماڵەوە بێ ئەبێکی پێڵە نەخێرێکیڵە بەڵێ کەواتە ئەبێت لەسەر ڕۆشنایی ئەوە من زانیاری تەواوم هەبێت و من ئەو خانمەی کە جستەی من ڕێک و ڕەوان ئەکا لە ڕێی ڕاهێنانەوە و جوانی ئەکات و تەندروستی ئەکات ئەبێ لەژێر چاودێری ئەوە بم ڕاڕا نەبم لەوەی کە من ئەمڕۆ بەرنامی ئەوم پێسمینە چمە بەرنام دوای لە یوتیوب بچێ بەرنمەیەکی کەدانێ ئەبێ لەسەر تواناک و بە دڵنیاییشەوە هەموو ڕاهێنەرێک کە هەچ خانمێک ئەچێ بۆ لای پرسیاری لێ ئەکا کێشەی نەخۆشیت هەیە درێژ خایەن ئەبێ لی بپرسێ کێشەی جومگەت هەیە کێشەی فقراتە هەیە بۆ نمونە کێشەی ئازاد نەقسی فیتامینەکانە هەیە ئایا ئەم کێشانی هەموو ئەبێ لی بپرسێ چێکم لەسەر ئەساسی تەندروستی ئەو ئەبێ جوڵەکانی بۆ بکە هەندێک جوڵە هەیە ئەگەر کەسەکە فشاری خوێنی بەرز بێ یاخو زەختی بەرز بێ نابێ زۆر لۆت هەیە بیکاتە ئەنجامی بات بە تایبەتی گەر جەستەی ئامادە نەبێ بۆ ئەوە کەواتە ئێمە ڕێنماییمان بۆ ئەو ڕاهێنارانای کە بەرنامە ئەنووسن بۆ هەر خانمێک ئەو پرسیارانی لێ بکەن بەڵام ئەگەر هەر یەکێک لەم کێشانەی هەبێت بەڕای من ئەگەر پسپۆڕی نییە لەو مەجالەیە ئەگەر زانیاری تەواوی نییە دەستبەرداری بێت بینێرە بۆ کەسی پسپۆڕ بڵێ لە بەروی تۆ کێشەی جومگە هەیە کێشەی فەقەراتە هەیە کێشەکان بۆی لۆ دەکەت زیانەکە بینێریتە لای کەسی پسپۆڕی تایبەت چۆن ئەچێتە قاڵبی عیلاجەوە یعنی یەکێکێت ئەڵێ 120 کیلۆ من کێشمدا ئەمەوێت کێشم دابەزێنم بەڵام سەوەفانم هەیە باشە لێرە چۆن کێشی دابەزێنی ئەبێت لەگەڵ یابیت هەنگاو بە هەنگاو هاوڵە نەکات بەڵام بەگشتی ئەوەی کە ئەیبینین و ئەوەی باوە ناڵێم هەموو ڕاهێنەرێک چییە کە بەرنامی کە بۆ دەئەنێت ئەڵێ خۆت وەرە هەچ کاتێ مەجال لە هەو لەسەر ئەو بەرنامێ بڕۆ زۆر جار هەیە کە بینی و مەحاڵەتم بینیوە بە هەڵە تەکنیکەکەی ئەنجاماوە خەتای ڕاهێنەرەکە نییە خەتای ئەوەی کە خۆی ینی بە ئاگا نەبووە لە کاتێکە کە ڕاهێنەرەکە بەرنمەکەی بۆ دانا و حتمما ڤیوشی بۆ کردووە بۆی کە بیبینێ بە هەڵە بەس لەم حاڵەتە تۆگە کەسێکی سەلامەت بێ هیچ کێشەیەک بێ ئەتوانێت بیکە ئەنجامی بە ئەگەر جارێ دوو جایش هەڵاکە بەس ئەگەر کەسێک کە کێشەی جەستەیی هەبێت حاڵەتمان بۆ هاتووە کە ئینزیلاقی پشتی هەبووە دێتی چوون بۆ جێمێک تووشی سەوفانی کردوم ئەمە کارەساتە لە هەموو دنیا ئەوە ئەتوانێت شکات بکە و جێمەدا ئەخەن و ئەسڵەن شەکواش ئەتوانێت دەخەنکە بەڵام لێرە ئەو شتانەمان باشە. دکتۆر دیمەن ڕۆڵ و پێگەی ژنان چی بوو لەبەر و پێشچوونی وەرزش لە کوردستانە ئەمە لەو کاتۆ باز لەواناکەین ئەو ژنانی کە سەرەتا دەست بە وەرزشکردنەکەن بە خۆشحاڵی ئەو ژنان و کچانمان هەیە کە ساڵانێکی زۆرە وەرزشیان کردو و تەنانەت بەشداری پاڵەوانێتەکانیان کردو بە پلەی زۆر باشەوە گەڕاونەتەوە ئەوانە ڕۆڵیان چۆن بوو بۆ ئەوی کە وەرزش لە کوردستان بەرەو پێش بەرن هەمیشە هەموو هەنگاونیانێک شۆڕشێکی گەورەی ئەوێت ئێمە کە وەرزشکار بووین کۆن ڕوبەڕووی تانە و قسەی کۆمەلگا بووینەتەوە ڕوبەڕووی ڕەخ نەبووینەتەوە بەڵام گرنگی ئەوەیە کە چۆن بتانی ڕەوشت بەرزێکە و لە ئاستێکی بەرزا ڕابگریت لە هەمان کاتە قسەی کۆمەلگاش ئەگەر بە شێوەیەکی بزانیت گونجاو نییە لەگەڵ تۆیە من بەرامبەرەکەم کە قسەم پێ ئەڵێ ئایا قسەکە ڕاستە من کەسێکی لە ئاستێکی ئەو ڕۆژتەی کە ئەو باسیەکە نەخێر کەواتە من ڕاست کۆم کەواتە ڕێچکەی من تەواوە بەڵێ بربەست هەبوو ئەبێ باسی بەسەرا هەڵین نەکەوینە ناوی چۆم ئەگەر ئەو خانمە ئەتوانین بڵێم خەباتگێڕن ئەو خانمانی کە شۆڕژگەڕن کە ڕێچکەی وەرزشیان بە هەموو نەهامەتیەکانەوە بڕی و گەشتنە ئاستی لوتکە و با بڵێن بوون بە نامەیەکی جوان بۆ ئاشتی بۆ ڕێخۆشکردن بۆ خانمان بۆ بەرز ڕاگررتنی ئاستی وەرزش و ڕۆشنبیری وەرزش بەڕاستی جێی دەستخۆشیە و جێی ئەوەی کە هەمیشە ئاواکەیان بەرز بێ و وێنەشیان بەرز بکرێتەوە کە ئێستا وەکو باسمان کرد فترەی پێش و باسی پاسکیل سواریمان کرد خەباتێکی زۆر کرا یعنی پرۆژە کرا کەسانێک هەیە توانجیشیان وەرگرت گوێیان پێنەیە گرنگ ئەوەیە تەندروستی خۆیان سەلامەت بێ گرنگ ئەوەیە توانە ڕۆشنبیریەکانیان توانە و هزر و توانە جەستەیەکانیان بەردەوام بێ هەستان بە پاسکیلی ڕەخوین کە ئێستش کەسان هەیە ئەو ڕێچکەشکێن کاتە هەموو ئاستێ ئێستا خۆشبەختانە
تیمی کچانمان هەیە لە ساحە مەیدانە با بڵێن گۆڕەبان و پەین مەیدان بەڵێ. لە باسکەیە لە بالەیە هەموو لە ئاستێکی بەرزان هەڵبژاردی عێراقمانێ ئێمە باسی کۆمەلگای خۆمانەکەین وایە. ئێمەڵێن هیوادارین بگەینە ئاستێکە ئێمەش بۆ بتوانین هیوایین. ململانێ بکەین لەگەڵ ئاستی خانمانی ژن ئێمەش بۆ هیواین دەستە خۆش بە دەرەوەی دکتۆر وڵات. دیمەن بخێر سپاس بۆ تۆ سپاس بۆ ئامادەبوون و دووبارە ئەم ڕۆژە لە بەڕاست و لە سەر جەنابی جەمژنان شتان. پیرۆزەکەین سپاس دەست خۆش بێ